هاوشێوەی ساڵانی ڕابردوو لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین با مەبەستی هاوکاری زیاتری هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت و منداڵانی بێباوک لەم دۆخە خراپە دارایی ئێستەی هەرێمی کوردستاندا دەستگاکە بە هاوکاری کۆمپانیای قەیوان هاوکاری لە جۆری سەبەتەی خۆراک و هاوکاری مادی بەسەر زیاتر لە 100 خێزانی کەم دەرامەتی ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵدا دابەش کرد. عەرەبی بەخێر بێن و سەر چاوم هاوکاری خەڵکتان کردووە و زۆر سوپاسانەکەین و مەمنونین و ئەخی عەرەبی بەخێر بێن و ئێوە خێر و بەرەکەتن بۆ ئەم ملەتە یارمەتی خەڵکتان داوە. ئێمە زۆر سوپاسانەکەین و زۆر مەمنونین و بە دوعای چاکان بن و بە دوعای خێر بن و هەر زۆر سوپاسانەکەین و زۆر مەمنونین و سپاسیانەکەین دوعای خێریان بۆ ئەەکەین لە شیان ساغ بێ ماڵ هەمووتان ئاوا بێ ئێوەش عەزیێتە خۆنگردیەکەنەوە و دایانێنەوە بۆ ئێمە ئەمە یارمەتیە بۆ فەقیر یارمەتیە بۆ بێوەژن بۆ هەتی و وەڵاهی پێویستە ماڵیان ئاوا بێت لە شیان ساغ بێ دەستان خۆش بێ یاخوا یارمەتیە ئەمە یارمەتێکی باشە لە خوا بەسیا بێ سپاس بۆ خوا حەمد بۆ خوا شکر بۆ خوا ئەم جۆرە هاوکارانە ئێوە مانگی ڕەمەزانە خێرە بەردان کرد و یارمەتی هەموو خەڵکان داوە و کە زۆر سپاس ئێوەکەین و زۆر مەمنون ئێوەن زۆر مەمنونی ئێوەن هەتا بتوانین ئەمە خێری گەرێ گەورەیە نایخوا زۆر ئیشەڵڵا خوای گەورە جێ ئەکاتەوە و زۆر سپاسانەکەین ئەو کەسانەی کە یارمەتی هەموو خەڵکیان داوە. بەرپرسی نووسینگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشی نوێ ڕایەوەی سوپاسی خێرخوازان و کۆمپانیای قەیوان دەکات داواکاری شاهاوکاری زیاتری دەستگای بەخشین بکرێت تا بتوانن دەستگیرۆی زیاتری خەڵکانی هەژار و کەم دەرامەت بن بەو پێی لە سنووری ناحیەکەیاندا ژمارەیەکی زۆر لە خەڵکانی هەژار و کەم دەرامەت هەن. خەڵکی ئەگە توانای وانە 15,000 نەبێ 10,000 لە جیفانیان نەبێ چۆن ئەم خواردنەوە پێویستێت و خواردن و هاوکاری مادی و ینی ئەم بەلای کۆمبایتە 15 ڕۆژێک یەکەم هاوکاریە بەڕاستی زۆر زەرورە بۆێرە زۆر زەرورە ینی داوا لە خێرخوازانەکەم یارمەتی ئەم سنوورە بدەن خەڵکی هەژاری زۆرە داوا لەو کەسانەکەم کە خوای گەورە ماڵی پیاندانەوە فرسەتە چێڵە تا ساڵێکی ڕەمەزان ئێمە ئەمێنین بۆ ئەو ماڵە ئامانەتە بەدەست ئەوە فرسەتە کە یارمەتی هەژارانی پێ بدە هەموو کاتێکش خەڵکەوە محتاج ناجێ سێبووای ئەم بێ کار و کاسفی بێ موچەیەوە خەڵک زۆر محتاجە لە سنووری ئەمەش هیچ معمەلێکی کارگەیەکی شتێکی وایتیانێ خەڵک ئیشی تیا بکە ینی خەڵکی زۆری کێرەکاریان چەکدارە کە کار و کاسبی وانە بەڕاستی لەم سنووری ئێمە ساڵانە و لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان چەندین پرۆژەی خێرخوازی ڕادەگەیەنێت بۆ ئەم ساڵیش بەخشین ژمارەیەک پرۆژەی گەورەی ڕاگەیاندووە کە بریتین لە دروستکردنی چوارخان و هاوکاریکردنی کەمەندامان و دابینکردنی کورسی شەحن بۆ کەمەندامان و هاوکاری مادی منداڵانی بێباوک و نەخۆشانی تالاسیما و نەخۆشانی درێژخایەن. ئەمە جگە لە پرۆژەی دابەشکردنی هەزاران سەبەتەی خۆراک. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕش.